ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ 40 ساڵ پرسیارم لە بەرادەرەکانم کرد، ڕۆژێک یەکێکم لە بەرادەرەکانم نەبینی بڵێ ژنم هێنا و تووشی خێر و خۆشی بوو. بۆچی؟ مەبەستم وە نییە ئافرەتی باش نییە، ئافرەتی باش هەیە، ئافرەت هەیە لە 1000 پیاو باشترە، بەڵام ئافرەت خوشکە بە ڕێزەکان ڕوو دەکەمە ئێوە کلیلی پیاوی داما و بەدەست ئافرەتەوەی بەعام وەکو عام ناڵێم ئێستا ئەوەی پیاوەکەی خراپ بێ یا ئەوەی ژنەکەی خراپ بێ باشتر لە من تێگات. ئەوەی ژنەکەی باش بێ لەشتی وان نییە، بەس ئەوەی کە ژنەکەی بەدڵ نەبێ دەڵێ وایە، یا ئەوەی پیاوەکەی باش بێ دەڵێ شتی وان نییە، ئەوەشی پیاوەکەی خراپ بێ دەڵێ ڕاست دەکەیت، چونکە خۆی پیا چزاوە. ئەگەر ئافرەت وەکو عام باسێکم ڕاستەکەی ئافرەتەیە هەموو شتێ بۆ پیاوەکەی دەکات، پیاوەکەی هەر خراپ هەر جوێندەرە. ئەگەر پیاو